چەکی ئەتۆمی و موشک هاویشتن ڕژیمی ئیسلامی لە ئاوری ڕق و تووڕەی خەڵک ڕزگار ناکات. دانیشتەکانی بەرجام بە بنبەست کێشتووە. ناکۆکی لەگەڵ ئیسرائیل هەر ڕۆژە و لایەنێکی نوێ بەخۆی دەگرێت. دۆلار لە سنووری 33,000 چمەن تێپەڕ بووە. بازاڕی تاران و شارە گەورەکان نەخش و جێگە و پێگەی ئابووری جارانیان نەماوە. ئابووری لەلایەن سپای پاسداران و ئاخوندەکانەوە دەستی بەسەردا گیراوە. بەوەڕێخستنی چەند بەندەری تایبەت بە سپا ئیمکانی هیچ کۆنتڕۆڵێک بەسەر بەشی هەناردە و هاوەردەدا نەماوە. بەهۆی گەماڕۆکان و شکڵگرتنی مافیای ماڵی و ئابووری کە لایەنە سەرەکیەکەی ئاغازادە و بنەماڵەی سپای پاسداران، ئاخوندەکان و ڕاندخۆرانی ناو بازنەی سەرەکی حکوومەتن، هیچ پلان و ڕێکارێک بۆ کەمکردنەوەی ئەم بێسەرە و بەرەیە ئابووریە بوونی نییە. لەڕاستیدا ئابووری وڵات بەکردەوە لەلایەن ئەو گروپە مافیانەی کە زۆر جاریش هیچ بەرژەوەندیەکی هاوبەشیشیان نییە لەمڕۆ بۆ سبەی بەڕێوە دەبردرێ. بەپێی ئەو ئامارانی کە بڵاو کراونەتەوە لە ماوەی 3 دەهەی ڕابردوودا نرخی زەوی 1000 بەرابەر، سکەی تەڵا 690 بەرابەر و دلار 160 بەرابەر گرانتر بووە. کرێ لە ماوەی 1-2 ساڵی ڕابردوودا لە شارە گەورەکان 3-4 بەرابەر و سفرەی خەڵکیش ڕۆژ بە ڕۆژ چکۆلەتر و بێڕەونەختر بووە و تەنانەت بەپێی ئامارەکانی خودی حکوومەتیش کە بە توندی لەژێر چاودێریدان، نرخی هەژاری ڕەش 40% و هەژاری ئاسایش لە 50 بۆ 70% کۆی گشتی دانیشتوانی وڵاتە. هەژاری ڕەش بە هەژاریەک دەوترێت کە پرۆتۆین و ویتامینە پێویستەکان بۆ زیندومانەوە و تەندروستبوون بوونی نییە. دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی کە بازرگانی گەماڕۆ و بە قاچاغ بردنن، سوود و داهاتێکی زۆر و زەوەند بەدەستێن و هاوکات لەگەڵ هەژاری و ڕۆژڕەشی خەڵک، تۆڕە مافیاییەکانی سەر بە بەرپرسانی حکوومەتی و سپا ڕۆژ بە ڕۆژ دەوڵەمەندتر دەبن. سەروەت و سامانی وڵات یان لەلایەن مافیای دەسەڵات و ئابووریەوە تاڵان دەکرێت یان لە پێناو سەرکوت لە ناوەوە و تەرۆریزم لە دەرەوە خەرج دەکرێت. ئەم هەژاری و دەستەنگیەی پتر لە 50 ملیۆن لە دانیشتوانی ئێران جگە لە دەرەنجام و ئاسەواری خراپ لەسەر تەندروستی خەڵک، کۆمەڵێک گرفتی ڕەوانی کۆمەڵایەتی، کۆچکردن لە ناوەوە و دەرەوەی وڵات، بێهیوایی و تووڕەبوون و تەنانەت دەرچوونی زۆریەک لە منداڵان لە گەردوونەی خوێندن و فێربوون و بارهاتنیشی بەدواوەیە. بۆ وەڵامدانەوە بەم بارودۆخە، شارە جۆراوجۆرەکانی ئێران جارێکی تر شایەتی بەڕێوەچوونی خۆپیشاندان و ناڕزایەتی سەراسەری خانەنشینکراوان، هەروەها بازاڕیان و کاسبکاران بوو. ڕۆژی چوارشەممە 25 مانگی جۆزەردان خانەنشینکراوانی دابینکردنی کۆمەڵایەتی بۆ 10مین ڕۆژی بەردەوام، هەروەها بازاڕیان و کاسبکاران بۆ ماوەی 4 ڕۆژ لە شەقامی شارەکاندا کۆبوونەوە و ناڕزایەتیان دەربڕی. شارەکانی ئەهواز، شوش، شوشتەر، کرماشان و دروت لە زمرەی ئەو شارانە بوون کە خانەنشینکراوەکانی بە کۆبوونەوە لەسەر شەقامەکان خوازیاری وەڵامدانەوە بە داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی شاری ئەهواز کە لە بەردەم بینای ئوستانداری و فەرمانداری ئەو شارە کۆببوونەوە، دروشمیان دەدا شەڕ دەکەین دەمرین، مافی خۆمان وەردەگرین. مانگرتنەکانی کرێکاران و معەلیمان هەروە بەردەوامە و بانگەشە بۆ پەرەپێدانی دەکەن. ناڕزایەتیەکان تەنانەت بازاڕی شارەکانی وەک تاران و تەورۆز و ئیسفەهانیشی گرتوتەوە. ڕژیم بە سەرکوت و توندوتیژی وەڵامی ناڕزایەتیەکانی خەڵکی داوەتەوە. بە پشتێکردن و دوورکەوتنەوەی بەشێکی بەرینی خەڵک لە مەسهەب و تەبلیغاتی ئیسلامی، بێهیوابوون لە ئیسلاحوازانی حکوومەتی کە بۆ ماوەی چارەکە سەدەیەک بە تەوەهم و خۆشپاوەڕی بە ئیسلاحێکی لە ئیسلاح نەهاتوو سەرگەردان کرد، ئێستاکە ڕژیم کە ترسی شۆڕشی خەڵکی لێنیشتووە دەستی داوەتە سەرکوتێکی بربڵاو و بێسنوور. دوا بە دوای پەرەسەندنی ڕۆژ بە ڕۆژ زیاتری خەبات و ناڕزایەتیەکانی خەڵک لە گۆشە و کەناری وڵات، بە بەشداری چالاکانە و بەرچاوی معەلیمان، کرێکاران، بێکاران، خانەنشینکراوان، ژنان، لاوان، خوێندکاران و ماڵبەتاڵان چوان، ئێستاکە تەنانەت بەشێک لە بازاڕیانیش بە ڕیزی جەماوەری ناڕازیەوە پەیوەست بوون،
ڕژیم لەگەڵ نەفرەت و ناڕەزایەتی سەرجەم چین و توێژە کۆمەڵایەت هێستەم لێکرا و چەوساوەکان بەرەو ڕووبەتەوە. پەیوەستبوونی چالاکانەتری شاری تەورێز کە لە شۆڕشی مەشروتە بەملاوە هاوکات لەگەڵ تاران دەور و نەخشێکی چارەنووسازی لە ئاڵ و گۆڕە سیاسیەکانی ئێراندا گێڕاوە، هەروەها چالاکتربوونی دانیشتجویان کە ڕۆڵێکی بەرچاویان لە ناڕزایەتیەکانی ئەم دوایانەدا نەبووە خەباتی جەماوەر لە دژی حکوومەتی ئیسلامی خێراییەکی زیاتری بەخۆیەوە بینیوە. حکوومەتی ئیسلامی لە بری چارەسەری کێشەی ژیان و ژینگەی خەڵک وەک هەمیشە سەرقاڵی موشک هاویشتن، چالاکی ئەتۆمی، بارمتەگرتن، تێرۆر لە دەرەوەی وڵات و سەرکوت لە ناو خۆی وڵاتە. بەڵام نە موشک، نە بۆمبی ئەتۆمی و نە زیندان و سەرکوت هیچ کامیان ناتوانن دەسەڵاتی کۆنەپەرست و سەرڕۆی ئیسلامی لە شەپۆلی ڕق و تووڕەیی جەماوەر بپارێزێت. بە دڵنیاییەوە خەڵکی ئازادی خواست بازاڕی بۆمب و موشەکەکانیان بەسەردا وێران دەکەن و جیهانێکی ئینسانی تر و ئازادتر بۆ خۆیان و نەوەی داهاتوو دادەمەزرێنن.